ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن، گوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن، ماڵەکانمان بدەن بە کۆری دووکەڵ و دەبا بەدا و بە کۆمەڵ بیان جۆزنەوە. شێ نایزانێ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتێنەوە، ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی، ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕۆحمانە، کوشتنی عەشقی ئەبەدی داروبەردە لە ناخمانە، ڕاماڕینی خۆشەویستی دیار بە کر و کەرکووکە لە دڵمانە، کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات. ئەوەی ئایە و نابێ بەنا کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکمان. والله من دید گەلێکی بێسەر و بەر بوو، یە زەعیف بوو و ناکراز ببینم. ئەبە پێنج چایڤە من نەدیتی، قەسەش گەل من نەکریا، پێنج چایڤەنە من دیتی، چاویم چاوی نەکەوتیە برسیە تێنیە حەبس و زیندانەدا. 6 ساڵە حکوم کرد چه تاوانسەری نینە بێغاڵ و غەرەز نەوڵە نەڕۆزیمە چطور دێ ڕۆزی بم 6 ساڵە حکوم کەم بوو دێ ڕۆزی بم بێغاڵ و غەرەز چ سویت و سەبەب نینە بێ بەڵگە چطور دێ ڕۆزی بم نەوڵە ڕۆزی نیمە بەس مە چ بکەم ئیشەڵڵا خودی حەقیمە هەموو بستینیتن ئەبێ با سەری سەبەبی ناوەڵام بێ ڕۆزی نینە بوو دێ ڕۆزی بین کوورمە 6 ساڵە حکوم کەمە کوورم چ کردە قبل بيجن هكر كوري من طوانا كربي 6 سال حكم بأس دست خو كوري خود كوجم والله دست خود كوري خود كوجم هكر كوري من هابز بتاع حزبي كوري من مقرك صوت بيت كوري من سيارك حزبي صوت بيت كوري من بس رخنل يعني جحيل رخنل تقرن حكومات الجنداليه وباتشتونا وانا ناخو والله كوري من هكا طوان باور بيت أس خود كوري خود كوجم نحاو جاكو هيك 6 سال كوري من حكم كات يون حبس كات از خو والله کوره من هنگی سری درجه یعنی مخالف یک راست حریم کردستانی دا کربید در سالات کردستانی دا کربید والله کوره خوب خو از در میکنم از خود کشم دست خو